نەگرم شەو درەنگە هەرویستم هەندێک سەرنج بدەم ئەوەی ئەوڕۆپا کردی بە من شتێکی خراپە. من بە خۆم یەکم لەوانەی زۆر ڕەخنەم لە مەلا بەختیار گرت. مەلا بەختیار بەو تەمەنەوە بەو هەموو ئەو تاریخی ڕیکلام لەو پارتی دەکە وەکو باس نیست، ینی بەڕاستی شەرمە مەلا هەموو ئاستەکە دابەزاندیە. کاچ خۆم خەڵک خوێندەوارە قسەکانت دەبینتەوە، ئاگای لە پشت پەردەت هەیە، پارەوەرەگری لە دەستگای بارزانی. ئەنێم بە خۆم یەک لەوانە باسم کردیە پارتی هانە دەدا لە دژ یەکێتی هەموو ئەو من لەگەڵدام بەس پاڤل دەیتوانی بە ڕێگایت هاوڕێیان دەنگ نییە هاوڕێیان تخوا باشە بە خۆم با جێ لە خۆم ڕابگرم. ئەلۆ نەبرا دەنگ بازە وەڵا ئەوەتە براکەم لۆ فێڵم لێ دەکەن ببورن یعنی ئەو شتانی سلسلە بڕا بە شەو دەبی لە سفر دەست پێ بکەینەوە. یعنی ئەوەی مەلا بەختیار کرا پاڤل زۆر خراپە هاوڕێیان لەو ڕوانگەی لە ڕووی حزبیەوە مافەچ ڕەوای خۆتی لێ وەربگرتەوە. مەلا بەختیاری شێتی نمایە من دەریان کردەوە و لەبەر هەر هۆکارەکە کە دەرێ دەرمان کرد دۆزگای چاودێری یەکێتی بوو، ینی خۆ قابلە مڵکی شەخسی نییە وانە، یعنی ئەوە حەقە و مەلا بە ئاشکرا دەمی دژی یەکێتی دەکا ڕکلامنەوە پارتی کرد لەو دیدارانە مینبەری پارتی ڕکلامی پارەی وەردەگری. ئەم بە خۆم باسم کردیە، بەڵام سەرکوت شێوازی سەرکوتەکە زۆر خراپە هاوڕێیان. دەزانم زۆر بەتان لەی داغدارن لەبەر ڕەفتارەکانی لەبەر نزیکبوونی لە پارتی لەبەر ئەو مێژۆی ئەو بوو، بەڵام مافی دیموکراسی ئەوە ناگەیەنێ کە ئەتوو بچی بە کۆماندۆ بارەگا قەپات بکەی. کۆماندۆ چێتە نێری پاڤل تاڵەبانی، یعنی بە جددیمە زۆر خراپە ئەوە بانە بتە کەلتور. هاوڕێیان لە ڕقی مەسەلەن پارتیە لە ڕقی مەلا بەختیارە نابێت دەستکەی تاوە ئەرهاب بکرێ. هەمومان دەبێت وەسیلەکانی دیموکراتی، یعنی ڕێگای یاسایی هەبوو، ڕێگای حزبی هەبوو، ڕێگای دادگا هەبوو، هە زۆر بەبەسیت و بە بڕیارەشی دادگا ئەو لە مەلا بەختیاری وەردەگرتەوە. کۆماندۆی دەنێری زۆر خراپە، نابێتە ئید بکرێتن. سەیری ئەوە مەکەن، پشتگیری پاڤل مەکەن لەو شتانە دەبتە کەلتور. هەشی تەموزی کرد ئەوەشی هاتە سەرێ بۆیە یعنی ئەوە هەروە دێتە پێش. ئەرهاب کۆمەڵی کەسی تیرۆر کرد، یعنی نقطەکە لێرەدایە. من لەگەڵی دامە مەلا بەختیار بەڕاستی دەوری خراپە، بەس کاکە خۆ هەر ڕەشیان سپی نییە، دەیان ڕێگای تر هەیە. وامە بن پاڤل مەکەنە ئەوەی حاڵەتێک دوای ئەو بیکاتە کەلتور، بیکاتە دیاردا، هەرچی حەزی کرد لێی بدە. جە کاچ خۆ مادەم خەباتی دیموکراتی و مافی مرۆڤ چ دەمینێ، دروشمەکانمان چ دەمینێ ئەگەر هەمووی، یعنی ئەمەن دژی لێدانی ئیسلامی بوومە بڕوا بکەن. ئەومە لە مامۆستا ئیسماعیل سوسێ کە جیرە دژ بووینە کاکە خۆ فکر چەند دژی ئەوە لەگەرمە ناگونجێتن. لە پارتی بدرێ لە یەکێتی بدرێ خەڵکیان لە جیرای دیفاعمان کردی. ئەو پەیجی کۆنی عەبدە شوباتە من خەڵکی پارتی هەمە عاسڵ پارچەی کرد سێ-چار خەبەرمان لەسەر بڵاو کردەوە بە خۆشم لە ئەوەی خۆم. یعنی ئینسان دەبێت دژی دیار دەبێ نابێت تەئید بکە. ئەو زۆر غەڵەتە هاوڕێیان. دوای ئەوە دەبتە بات سیر مەکەن لە شۆڕشی فەڕەنسا هەمان شت بوو بدات ئەوە بوو. بەڵام بە من بڵێ مەلا بەختیار ڕەفتارەکانی ئی هەندەیە چاودێری لێ وەربگیرێتەوە ملک و ماڵ ئەوە بێ و مەلا بەختیار بۆ وەلیات هاوڕێیان چووە 160 پۆلیسی هەیە لە ئەوەی دانا تەسلیمی پارتی کردیە. کاکە پۆلیسی یەکێتیە ئەوانە حیمایە و زائیدە 9 سایقیتی یەکێتی گڕی گرت بەوەی پارەیان لێ وەردەگری ڕکلامیان لۆ دەکا تێم دەگەی دژی یەکێتی ئیش دەکا بەس وەکو هەموو ئەوانە خڕبوویتەوە. زائیدەن پاڤلێک لە سەبەبەکان کەشەوەی کردی بەرەوەی انتخابات دەڕۆن هەرچی لەگەڵ لاهوری بکەوی ئاوای لێ دەکا. یعنی بە جددی ئەوە پەیامی ترسیش تێدا هەیە. ئەوەی لەگەڵ لاهوری بکەوی زۆر بەبەسیتی فەسلی دەکا و دەست بە ملک و ماڵی دادەگریتن ترسە دەیکات. ئەو دەڵێن کێشەی خێزانیشیانە، یعنی ژنە کۆنەکەی
لاڤەی کچی کۆمەڵێک ملک و ماڵی هەیە بە ناوی تی و نایداتەوە ئەوەش تەوری هەیە کە مەلا بەختیار لە نێوانیان بۆ زانیاریتان هاوڕێیان یعنی بەڵام بین مەلا بەختیار کە دێ ئەوە دژی ئەوەیە و مامدەرە قەرزاری منە و پێشادش مەلا بەختیار لە 8 تەمووز وەرە بە خەڵک بڵێ چت کرد ئەو کۆدەتابیان ئەوە یعنی ئەندەشت مزاهدە لەسەر خەڵک مەکە ئەوە پێشێر بلو ئەو دەمی کە دژی لاهور بوو بەڕاستی ئەوەی پاڤێل کردی قوبات کردی هەندە خراپ بوو هەرشش ناشەرعی بوو ئیتر شەرعیە چدایە کابراایەکی لە دەرێ حزبی نمایە و بارەگای خۆمانە وەردەگرن بەس کاکە لاهور هاوسەرۆک بوو دەری کردە دەرێ چەت کرد مەلا بەختیار بەجد دیمە ئیدە بڕوان پێ بکەن لەسەر ڕای مەلا بەختیار هەموو ئەنجومەنی نازام ئەوەکانیان هەبوو پیر و ئەو کۆسرت بوو مەلا ئەرسەلان بایز و عەدنان موفتی بوو شەخ هەمووانی خڕکردەوە دیوەرە پشتگیری پاڤل بکەین هەموو پێیان گوت لە هەردوو لە ئەمایان دەرکردیە چ بچین پشتگیری بکەین چ بچین مەلا بەختیار لە 8 تەمووز کە کۆدەتایەکی شومە لە مێژووی حزبی کوردی زۆر لەوەی مەلا مستەفای خراپتر بوو ئەمە دەیان جار گوتیت بێدەنگ بوو و هەوڵی دەدا پشتگیری بکە نەوێرا گەنا پشتگیری دەکرد بە تاقیتنێ ئەوە کاردانەوەیە ئینسان دەبێ ئەوە بڵێ بۆیە مەلا بەختیار باجی بێ هەڵوێستی خۆیتی ئەو منگەش مەکە لەسەر دیموکراسیەت بەڕاستی ئەو منگەش مەکە لەسەر دیموکراسیەت تۆ لە هیچ ڕووداوەکی سیاسی خاوەن هەڵوێست نەبووی لە زیندانیانی بادینان لە تیرۆری شەیدانی قەڵەم لە دەیانی ڕهابی پارتی وێچێتی ڕۆژێک لە ڕۆژان دیفاع لە دیموکراسیەت نەکردیە مزایدە لەسەر خەڵک مەکە خەڵک بێ ئەوەت بکە لەگەڵت دانیشتە خراپە لەگەڵتدا من ئیدانە دەکەم و زۆر دژێ ئەو ڕەفتارانی پاڤل تاڵەبانیم ئەو دۆ کشۆتانە کۆماندۆ بنێری ئەوەی بگرە و ئەوەی ئەزیەت بدە و ئەوەی تیرۆر کاکە یعنی ئەمە دژی پارتی نەبەرەوەی پارتی وا دەکە ئەگەر پاڤلیش کردی ینی چ دەمینێت ئەمن بۆ خۆم تا سەر ئێسقان دژی مەلا بەختیارم لە ڕووی جموجۆڵی سیاسی گەمەی سیاسی کە دەیکە بەڵام دژی ئەوشم کۆماندۆ هێرش بکاتە سەر بارەگا دادگا هەیە دەیان شتی کە هەیە لۆ لێ دەگەڕێن چییە بەس ئەوەیە لە ڕقی پارتی لە ڕقی مەلا بەختیار کە ئەوەیە ناکرێت کاکە کاچی خۆم دەبێ ئازادی لە سەروی هەموو باوەڕێکمانەوە بێتن لێ مەگەڕێنە و سەرکردانە ببنە و دیکتاتۆرانە من دژم یعنی چێتی پێی ناخۆشە پاڤل پێی ناخۆشە ئەوانە کارەساتن دێتە دوێش هەر ڕۆژە زەوقی بگری بارەگایەک بگرن وەچی نۆهەتەکان وەکو ئێستا کە کاچ خۆم دادگا هەیە یاسا هەیە وەرە فەرموو پاڤل تاڵەبانی نمونەکی جوانتر لە یەکێتی پارتی پیشان بدە هاوڕێیان خاڵی ئەوە دووەم درۆن منتیقی بەیانیش باسم کرد زۆر شەرمەزاریە لە گەرمەی هەڵبژاردن هاوڵاتی تاچی کورد بڕوا بکە کلێنسی بەقەت ئەو کلێنسی تەسیری لای نە مەسعود نە قوباد نە پاڤێل سەنجیان نییە کاکە شەهید دەبن هەر نەیەکەچیان دەچنە کنیان نە بە شەهیدیان دادەنێ نە معاش شەهیدانیان و دەبن کورە نەکەر ئیدانە ناکەن بە پێچەوانەوە پیاوەکانیان ئی پارتی وێچێتی بڕوان پێ بکەن بەشەکی خیانەتە بەشێکی جاسوسیە بەشێکی کاکە زۆر سەردەمێکی تەکنۆلۆژیا پەیدا بووە درۆن لەسەر ماڵەکان دەبی ئەدرێسەکەی وەردەگری و بەخۆی لە دوی دەسوڕێتەوە پێویست ناکە بڵێ ئەو وایە مەسەن بیانەوێ ماڵی من بدۆزرێتەوە زۆر بەسیتە بۆ زانیاریتە قەزم لەسەوەی دێ هاوڕێیان بۆیە ئەوەی دەکرێت کارەساتە یەک حزب یەک حکوومەت یەک بەرپرس ئیدانە ناکە کورەوە لە چ وڵاتێک بووە هاوڵاتی 8 هاوڵاتی بەس ئەو ماوەیە شەهید بووە سڤیل حتا ئەو کسانەی قەندیلیش کە شەهید بوون ئەوانە ڕۆژنامە نووسن کاکە ڕۆژنامە نووس سەر بە هەر فکرێک بێ نابی تیرۆر بگرێتن نابی بە درۆن لێی بدرێ چ کارەساتەکە ئەوی لە کنەمە هەیە حزبك برلمان او همو قصة زلالة بغداهن او هموا من بس ورا عمر مديت نازارم براستي
ئەو هەموو وەزیری و بەرپرسە لە عێراقا ئەو هەموو دام و دەستگایە هەیە دێ خاکەکەت هەموو ڕۆژێ لە شوێنێک دەدا با وڵاتەش کە بێ ئەو تاوانانە لە ناو وڵاتی یەکەشکە بکە چەندە حەقانیش بی چەندە ڕەوایەتیش بێتن کاچی خۆم جم و جۆڵک دەکە دوایە لەسەر قەندی لێگان کاکە قسە ناکەن شەقام و ئەوە هەموو بوویتە شوێنی بۆمب و مین و ئەوانە سوپای داژی کرد لە وڵاتی ئیکورە هاوڵاتی سڤیلە ژنە منداڵە ئەتوو بەرپرسی لەسەر وەکو باوکێکی سیاسی لۆ قسە ناکەن گەرمەی انتخاباتێک حزب کەرامەتی نییە من ئەوڕۆ تەلەفۆنم لۆ سەرۆک کۆمار لەتیف ڕەشید کرد کە ژمارەی قەدیم سەر دەمزانی وەڵام ناداتەوە بەس لە بۆ بە ئاگاهێنانەوەیە لەتیف ڕەشید دەنگێکتم لایە بڵاو نەکردەوە بڕوا بکە ئەوەتان دەکەین یعنی ئەنگۆ لەوێن دەرن بە دەنجی کورد دەنگێکی نیو دەقەی یەک دەقەیی تم لامایە گاڵتە جاریە لەسەر بڵاو کەمەوە کاچ خۆم تۆ سەرۆک کۆماریەوەنی لەوێ دابنیشی لەوێ دانیشتی دەبێ خزمەتی ئەو خەڵکە فەقیر و هەژارەی بکەن با بەواز لە کوردبینە عێراقیە کەرامەتتان دەشێت خوا سەتایەکی خاچی کورد عێراق تورکیادا گیری کردیە بە سەدان کەسی شەهید کردیە دەبات جێیش عێراق ڕۆژێک ڕۆژ جورئەت بکاتن یەک هاوڵاتی تورک شەهید بکاتن دەبات جورئەت بکە یەک هاوڵاتی شەهید بکوژی ئەزیەت بدە بگری کورە نۆ میتی تورک لە ناو سلێمانی گیرە ئەمریکا گرتی تورک دنیای خراپ کرد ئەو هەموو بێکەرامەتیە لەسەر چ ئێوە بەڕاستی ئەو مەسوولانە لە سەرۆکی حکومەت لە جێگرەکەی لەو هەموو بەرپرسەی کە خۆی پێقائیدی وەتەنیە خاڵین لە هەموو ئەخلاقەکی سیاسی و نیشتیمان پەروەری قسەی بری قەدار نییە ئاوی دەڕبی دەکەن ئەو خینی ئەو گەنج و ئەو ژن و منداڵانە کە هیچ ناکەن بڕوا بکە ڕێیان نادەن بە شەهید حساب بکرێ ڕێیان نادەن بنووسرە تورکیا تیرۆری کردیە قیمەی خیانەتە تاچی کورت ئەو زەلیل بۆ بەقەت ئەو کلێنسی ڕۆڵی نییە برسی دەکەن درۆن لی دەدا هیچ گوێیان لێ نییە بۆیە لە دەنگدان ئەوانەتان لە بیربی خاڵی سێم هاوڕێیە ئەوڕۆ بارزانی مەسرور بارزانی دابەزیتە ناو شار ئەو یعنی ئاڕیان تۆ سیر کە تەنگاوە پارتی من ئاگام لێیە زێڕینگر ئەوانەی قەیسەری یعنی هەموو کۆچە و کۆڵان بازاڕەکان کۆبنەوەیان لەگە دەکەن هەڕەشەیان لێ دەکەن هیچ مەترسێن کارتەکانتان لێوەرناگرن تەزویریان پێ ناکرێن مجەڕەت دەیانەوێ بتان ترسێنن تحدایان دەکەم بتوانن بزانن چێ دەنجی بەچێدایە ئەو کارتانە لێتان وەردەگرن دەرێن ئەوانەی نەمان دەنێ دەزانین دەنگمان پێ نادەن هەمویان بدەنێ دە ڕۆژی دەنگدان بڕۆن بە زەوق خۆتان دەنگدەن فیل نازانی وەکو دەیان جاریتر هەر دەتان ترسێنن یەک ترسیان لە ناو دڵ و دەرونی خەڵک لە هەولێر لە سلێمانی لە هەموو دام و دەستگاکان دروست کردیە قیمەی بێشەڕەفیە پارتی وێژەتی هەم لۆ هەژماری من کە هەردوو لە کورە قوباد لە هەمووان قوباد وێژەتی لەوەی لە هەمووان دوو ڕووترن بابە هەژماری من ئیماری بارزانیە حسە چەندای تە گۆڕان ئاوات حسە چەندای تە قوبادی ئیشیان لۆ دەکەن مەجال نادەن تەوتین بکرێ یەکێتیش درۆزنە لەو ڕوانگەوە بێنە سەر مام نازم و مەسرور بارزانی من ئەوڕۆ بەیانی زوو یعنی دیتم کوڕی کۆسرەتی دەرباسات بۆ گەڕە شکوران لەولایە بە منیان گوت ئەو ڕۆمەسرور دێ وتم تەترسێ ئەو خەبەرانە بڵاوکەوە نەبی گران لەسەرت ڕادەوەستی هات چوو لەو هەمووی لەگە مام نازمی دانیشت لەگە مام نازمیان بردبوو جەوەکیان دروست کرد گوایە زۆر کاک مەسرور سادەیە کورە کاک مەسرور بە قوربان قۆنسڵ نەدەگەیشتەکرێت نەک خەڵکی هاوڵاتی ئاسایی دەبایە واستەی هەرە گەورە بکرێتە بگەیەکنێت لە نووسنگەکەی ئای دوو دەقە بیبینی ئێستا بە خۆت دەیە گازینۆیەک لە داواش دەکەی لەگە مام نازمی دابنیش چی هەتا وێنەیەک پیشامدەن بڵێن ئەمە زۆر ئەوەینە لەگە خەڵکی سادە دادەنیشن لامان زۆر ئاساییە دێنە ناو خەڵک ئەدی ئەو 4 ساڵێک کە چەند جارێکە هاتیێگە بازاڕی لە یەک جارێکە زیاتر نادی دیسان لەوە ئەو تەمسیلی کردنانە بوو هاتی کۆمەڵێک خەڵکی چاردەوروبەری خۆت 300 کەسیان لە ناو شاری هەولێرەیە هاوڕیان بۆ حاڵەتی تاری خڕیان دەکەنەوە بۆ ئەو حاڵەتانە دەچی لەگە مام نازم دانیشت کە ئەم چاوی ماز دەکەم کە لەگەری دانیشت
قسەکەی غەڵەت ئەم بۆ خۆم لەگەڵی نیم یعنی بڵێ نابی کوردی بەشەکانی ئەو لێر بژین و زشێنانەوە بەڵام کابرا زۆر ڕازگۆ بوو ئەوەندە درۆ و فرتوفێر و لێی نەترسا و سازشی بۆ نەکرد لە تەنیشتی دانش پێی گوت ئەوەی لەسەر عەرەبانەی پێی دەگوت ڕوبەڕوو پێی گوت ئینسان بە عزت نەفس بێ زۆر گرنگە ئینسانی ڕازگۆ فکری دژی منیش بی من خۆشم دەوێت لە ئینسانێکی درۆزن و دەبلمڕال کە لەگە فکری منیش بی من قەزم لەوەردایە بە نمونە ئیسلامیە هەر باوەڕەشکێ زۆر پێم ڕازگۆ ئیسماعیل سوسەیم زۆر پێ خۆشتر دەوێت لەو خەڵکانەی خۆیان پێ چەپ و لیبرال و پێشکەوتوخوازە بەڵام ڕازگۆنین لەگە مەبداکەن ئیسماعیل سوسە خاوەن ڕێی خۆی ڕۆی بوو هاتە دەرێت تا ئێستا من ئەزانم عزت نەفسی هەیە من ناتوانم هەموو شتێک بڵێم بەس ئەزانم کابرایشی بە عزت نەفسە دەشبینن تا ئێستا ئێڵاگە زەختی کەی لێ بکری کاچ خۆم ئینسان دەبێ ژیان وایە هەروەکو ڕێزگرتن بەهەرحاڵ ئەو دانیشتنەی لەگەر مام نازمی هەمووی ترسە لە دەنگدەری هەولێر بەردانی ئیسماعیل سوسەی مامۆستا ئیسماعیل هەر ترسە لە دەنجی هەولێر تۆوەی لێ هات ئەوەی پێیان دەگوت تیرۆریستی نانە سەر شاشە ئەوە داعشە ئەوە ئەوەکەیە خەتەرەکەیە لەوەی خەتەر محافەزەی لێگرتینە وای کردیە بارزان قەساب شانازی دەکە ڕسمی لەگە بڵاو دەکاتەوە بڵاو دەکاتەوە یەکەم کەس عەفو عامی تایبەتی لۆ دەرەکەن کورەوە لەکوێ بووە تۆ بەس بیرکەوە ئەو جملەیە تەرجمە بکە ئەو حەرەکەیە لە وڵاتەش کە ڕوودابی محافظەی لێگرت بوو تەختیتی محافظە و ئەو ڕحمە لە چێ دروست بوو لەو سزنەی هەزاران کەس کە ئەگە ترستان نەبی لە ئینتخابات ئەگەر ترستان نەبی ئەگەر ترستان نەبی لە ئینتخابات ئەنگۆ لەگە مام نازمی دادەنیشن لەگە مام نازمە چ عەرەبانچی دەچن دادەنیشن مەسرور بارزانی یعنی لۆ بەەوە نەڵێن ئەگەر ترس نەبیتن ئەو هەموو یعنی ماستاوی لۆ خەڵکی هەولێرێ دەکەن لە کاتێکدا حزبی سیاسی دەتوانێت هیچ ئەو حەرەکاتانە نەکا هیچ لەو جۆر خزمەت گوزاری هاوڕێیان من قسەی کۆتایش بەس ئەوە بڵێن لەسەر هەندێ بڕوا بکەن ئەوەی لە ئینتخاباتی کوردستان هەیە زۆر مەهزەلەیە زۆر مەهزەلی کاچ خۆم لەو ئەوروپای هەمومان لە ئەوروپانێ انتخابات دەکرێت سەرۆک حزبەکان دێن گفتوگۆ دەکەن لە نێوان خۆیان هەر یەکە دەڵێ ئەمن وام کردیە ئەوی کە شوا دەکەن ئەو معارەزەکە دەرێ ڕاست ناکەی وات کردیە ئەمە بینە سەر ئەوە دەکەی لەکنەمە ئەو شتانە نییە هەر ئەو شتە دیکۆرانەیە دێنە ناو خەرچی یەکەچی وەکو مامز ئیسماعیل بەردەدان دەزن دێنە ناو لە ئەهرامەکانیان دێنە خوارێ و پیادە و ئەوانە پارەی تەوزیعەکان ئرهاب دەکەن دەماچیان قەدەغە کردیە لە کاتێکدا لە هەموو شوێنێک مەمنوع هەڕەشە لە خەڵک دەکرێتن چ کۆمیدیایەکە ئەتوو لەولا دەماچەت مەمنوع کردیە کە گوایە ئەوەیە لەولا هەڕەشەی دەکەی لە خەڵک ئەگە دەنگم پێ نەدەی زەریبەت لێ وەردەگرم دوکانت لێ قەپە بڕوا بکە هەڕەشە لە خەڵکی هەولێر دەکەن لە هەموو شوێنەکان زەریبەتان لێوە دەکەین ئەوە چێ ئێرهابەکە شتان دەستی پێ نەکردێ ناو قەت پسایە ململانەی دیموکراسی ئەوەی هەموو حزبەکان دێن بەرنامەی خۆیان تەڕەح دەکەن لە گفتوگویەک دیبەیت دەکرێت مەسەڵەن کاکە چ خۆم لۆ نابی لە ئێستاکە و ئیژرە بۆ ئەوە بکرێتن هەر 5-6 حزب سەرۆکەکانێک کاکە زانم مەسعود بارزانی نایە با نێچیر بێ با مەسرور بێ لەولا لەگە لاهور لەولا عەلی ئەمە ساڵح لەولایە شاسوارە خڕیان کەنەوە برێن وەرە شاسواریش بەنمونە چ هەر لە ئێنارتی قسە دەکاتن وایەیان نا یعنی وەرە کاچ خۆمەرە لەگەڵ خەڵکانش کە بکاتر چی هەر لەگە ئێنارتی دەکەیت تۆ ئۆپۆزیسیۆنی وەرە مۆدیرەشی جوانتر پیشان بدە وایە بەس عەقلی گرتی دێ ئێنارتی تۆ ئەو حزبانەی کوردی بە لاهوریشەوە لەگە عەلی ئێستا تەلەفۆنی لۆ بکەی ئەلحەق دەیکا من بۆ خۆم لەگەرم کردی ئێستاش دەڕەسی لۆ لێبدەم دەیکا بەس هەموو حزبەکان کە ناوێرن یان نایکەن حزبی کوردی دەوی فێرم ئەو خەباتە مەدەنیە بی قسەی لەگەڵ بکرێ بینی هەر کەسە بێ برێ من لە قۆناغی دەسەڵات وام کردیە بەردەوام بم وا دەکەم معارەزەکە شتانی پێ بڵێ ڕاز ناکەی ئەوەت نەکردیە ئێمە بین ئەو شتانە دەکەین کورە با بەواز دەم دروشم بینێ بژی پارتی بارزانی بژی پاڤل واز بینە وەک کەی مۆدیلی خەڵکەکە کەلەی ئەوەی هەبی خەڵک زجی برسیە خەڵک موچەی دەوێ خەڵک ژیان گۆڕانی دەوێ من لە ئینتخاباتێک بوومە خاوەنی ئەو خانیە 100,000 بەحسم کردیە خەڵک دەیەوێت لە ئینتخاباتێک ژیانی بگۆڕێ
واز لەو دروشم شتانە بێنن ئەوە بژی کاک شاسواری شاتە سەرێ کرەوە عقلی خێڵە خێڵ ئی 50 ساڵ لەمەوبەرە متەقەلبن بژی ئەوە وەرە بە خەڵک بڵێ ئەمە چم هەیە چم کردیە چیت کە دەکەم بە معارەزەکانی ژەی بڵێ بابا من دژی ئەوەم ئەو شتم کردیە لە قۆناغی معارەزە بێمە دەسەڵات ئەو شتانە دەکەم واز بینن لەو دروشمە بە ئاستن زمانەکە ئی خەڵکانێکەکە ئەلفوبای سیاست نازانی ئەزبوون وەربگرن لە دنیای سیاست دوو لەگە دژەکانتان وەرن دیدار بکەن لەگە ڕەخنەگرەکانتان نەک هەریەکێک بێ مایکێک بگری بە زەوقی ئەوەی خۆی بکە ئەوە لاهو لقا ئەچی کردیە چی سوادەی هەبوو چ دەنگدانەوەی هەبوو ئەوەندە کلاسیک هاوڕێیان ببورن هەرویستمە دووسێ سەرنجە بدەم من تاکید دەکەمەوە هەموو ئەوانەی هاتن من دژی هەڵکوتانی کۆماندۆم دادگا و ئەوە هەیە خەڵک دەبی دەنگ هەڵبڕی سەپڵە بۆ پاڤڵ لێ نەدا بە ئەو شتانە مەلا بەختیار ڕەفتاری قێزەوەنە جموجۆڵی ئاسنزمە کەسەکە خۆشەویست نییە بەڵام مانەوە نییە بە ئەرهاب لەگەری مامەڵە بکرێ ئەوەی کرا زۆر خراپ و دوو خەڵک یعنی شەرمە کاکە حیزبەکان بێ مووقفن وەرە ئەمە هەڵوێز دەرببڕین ڕسوایان بکەین یعنی معقولە ئەو هەموو کچ و کوڕەی کورد هەموو هاوڵاتی مەدەنین شەهید دەبن سێ غیرەتان وەکو مام نازم بیکە مەسوولەک دێ قسەی ناو دڵی خۆتی پێ بڵێ سوپاس بۆ جێرە ڕاگرتان شەو تا شەو